بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأفضل الصلاة وأتم التسليم على حبيبي وقرة عيني سيدنا ومولانا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عزيزان وخوشويستانم لكنالي بيروزي دواي دڵان لە ناخی دڵمەوە بۆ جارێکی تر لە زنجیرە تەوەرەکانی دەوای دڵان و ئەو بابەت و باس و خواسانەی کە پەیوەندیان بە پەروەردەکردنی ناخەوە هەیە. السلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. ئەو بابەتەی تریان کە بۆ من دەستنیشان کراوە پەیوەندیدارە بە باس و خواسی هیممەت بەرزی. خۆشەویستانم، پێشەوەی کە دەست بە بابەتەکە بکەم، عەجەب قەدەرێک ئێمە ئەم بەیانیە لە شاری سلێمانیەوە بڕیارماندا بەرەو شاری ڕەنگینی پێنجوێن بڕۆین بۆ مەراسیمێکە بڕیار بۆ ئەنجام بدرێت. بەڵام قەدەرەن مەراسیم و بۆنەکە خراوەتە پاش جەژنی قوربان. ئەم بەرنامەیە کە ئێستا تۆمارەکەم کە لە بەرنامە و خەیاڵاتی ئێمەشانە بووە کە بەم بەیانیە سەعادە ڕێمان بکەوێتە کتێبخانەی کاک ئەحمەدی کۆیی لە شارە قەشەنگەکەی ڕانیە، هەر بۆ دیێنی هاتین. ویستم هەلەکە بقۆزمەوە ئەو بەرنامەیە لێرە تۆمارکەین وەکو یادگاریەک بمێنێتەوە. خۆشەویستانم، باس و خواسی هیممەت بەرزی ئێمە باسی گەورەی ماسوولکە ناکەین، باسی هێز و بازووی عەزەڵات ناکەین کە ئەمەش گرنگە ئینسان هەیبێت جەستەی بەهێز ئینسان ئەتوانێت شتی باش بکە. بەڵام نا، ئێمە باسەکەمان زۆر لەوە قوڵترە، زۆر لەوە گرنگترە. باس و خواسی ئاوەدانی و گەورەی ڕۆحە. ئاخر هەمانە لە ڕووی جەستەییەوە خاوەن پێداویستی تایبەتە. باوەڕتانە بێ هەمانە نابینایە، هەمانە لە ڕووی جەستەییەوە کێشەی زۆر زۆرە. بەڵام خاوەن دڵ و دەروونێک و هیممەتێکە ئینسان کە ئەچێتە لای و لە خزمەتیا چۆکدادا هەست بە شەرمەزاری و خەجاڵەتەکە. باوەڕتانە بێت هەموو ئازیزانەی کە ئێستا لە خزمەتیانام و ئەم بەرنامەیە تۆمارەکەین کە بە سەردانی ڕێمان کەوتۆتە ئەم شوێنە، ئێمە جاری وا هەیە مانگانە کە گرفتێکمان بۆ دروستە بێت بێتاقەتە بین سەردانی کۆمەڵێک کەسەکەن. یەکێک لەوانە کە نزیکی 25 ساڵە لەسەر جێگەیە کە ئەچیتە خزمەتی یەک پارچە هیممەت بەرزیە. ئەسڵەن کۆمەڵی قسەت بۆ کا گورێ و گڕوتینێک لە جەستە و لە هیممەتیایەتی ئاسوودەیەکت بۆ دروستەکە، هەرچی خەفەتە لە دڵ تا دەریەکە. ئینسان خاوەنی ئەو هیممەتە بوو باکی نییە بە هیچ. خۆشەویستانم، ئاخر توخوا ئازیزانم، تەواوی سەرچاوە مێژوویەکان یەکدەنگن لەوەی کە یارانی حەزرەت سەڵات و سەلامی خوای پەروەردگاریان لێبێ نزیکی 10,000 گۆڕی پیرۆزیان لە بەقیعایە. ئەی ئەو 124,000 تر کە لەوە زیاترن، ئەوە 124,000 ناویان تۆمارە وەکو باز دەکرێت لە سەرچاوەکانە. بە دەیەها هەزار ئەسحابی کرامی تر و تابعی هەن گۆڕی مبارەکیان ئەسڵەن لە جەزیرەی عەرەبی و لە مەدینەی منەوەرە و لە مەکەشانیە. هەر یەکەی لە شوێنێک و مەملەکەتێکی ئەم دنیایان. ئەم کوردستانە ئازیزەی خۆشمان بەدەر نییە لەوەکە، هەر یەکێکیان بە دەیەها هەزار کیلۆمەتری بڕیوە بۆ گەیاندنی ئەم دینە. یەکێک لە بانخوازە مەشهوورەکان بە ناوی شێخ سومەید ئەڵێ قەرارە ما بچمە شوێنێک لە ئەفریقا کە کەس نەچووبە بۆ ئەو شوێنە کە ناو ناوەبانگی بەوە مەشهورە کە پڕە لە وەحش و دێ و درنج و مار و ئەوانە کەس ڕووی تێناگا. وتم با بگەمە ئەوێ ئەڵێن قەومێکی تایە بەشکم پەیامەکەیان پێ بگەێنم. کە چوومە ئەوێ ڕێم کەوتە دارستانێک بە دوایە گەشتمە شوێنێک، ئەو شوێنم قەبرستانێک بوو. نووسرا بوو ئەمە گۆڕی یەکێکە لەو سەحابیانەی کە هاتووە لێرە بانگەوازی ئیسلامی گەیانەوە نەگەڕاوەتە لێرە مردووە. ئێمە خاوەن ئەم هیممەتانەین. خۆشەویستانم، کاتێکە ئایەتی لا يستوي القاعدون من المؤمنين ئەو ئایەتە کە دێتە خوارەوە، هەندێک لە یاران کە خاوەن پێداویستی تایبەتن و هەندێکیان کە نابینا بوون زۆر پێتاقەت بوون بەوەی کە
ناتوانن وەکو پێویست بەشداری جیهادکەن کە خوای پەروەردگار ڕێی پێداون عوزریان هەیە بەشداری غەزا و جیهاد نەکەن بەڵام ئەمان ڕێیان بە خۆیان نەداوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێیان لاڵاوەتەوە ئێمە گەنجانی ترمان لەگەڵان حەزیەت مەکێشن فەرموویانە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم داستانانە لە سەردەمی ئەبوبەکر سیدیق و عومەری کوڕی خەتابی شارەزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لە یەک بەیەکیان بێ ئەمانە دووبارە بوونەتەوە فەرموویەتی من ئەگەر نەتوانم تیر بهاوم نەتوانم شەڕەشم شێر بکەم خۆ ئەتوانم بە دوو دەستەکەم ئاڵا و ڕایە و مەشخەڵی ئیسلام ڕاگرم خۆ ئەگەر خەڵکان چاویان ببینێ و بترسن بە هێرش من چاوم نابینێ و ترسم نییە لەبەرەوە ئەتوانم ئاڵای شەکاوی ئیسلام ڕاگرم نابینا بووە بەشداری جیهادی کردووە بەشداری شەڕی دەستە و یەخەی شەڕەشم شێر و ڕمبازی کردووە خۆشەویستانم واللهی داستانی هیممەت بەرزان چەندین کتێبی لەسەردانراوە بڕۆن سەیری زانە ناودارەکانی خۆمان بکەن بەخوا کتێبمانەیە 30 بەرگە خاوەنەکەی لە تەمەنی 80 ساڵیا دایناوە ساڵەکانی 95 بۆ 96 ئەمانە کارێکم بۆ دروست بوو ئەوسا بە پاسە چوین بۆ هەولێر لە ڕێگا لەگەڵ گەنجێکە قەدەرن ڕێم کەوتە لای گەنجێکەوە دانیشتم نابینابوو تا هەولێر کۆمەڵێ قسەی کرد کۆمەڵێ شارەزایی کۆمەڵێ زانیاری کۆمەڵێ هیممەت بەرزی ئەستن هەر خەجاڵەتی کردم بڕیارمە هەرەو کات بابەتێکیان لەسەر بنووسم لە دووسێ گۆڤاریشا بڵاوم کردەوە نابینایان بەهرەیان فرامۆش کراوە ئەم بابەتی کە من باسیەکەم من دڵنیام لای ئێوە بەدەیەها داستانی ئاوا هەن کە خاوەن پێداویستی تایبەتە نابینایە بازرگانێکە خەیاتە هەموو قورئانی لەبەرە تەواوی فەرمودەکانی لەبەرە بەدەیەها خاوەن پێداویستی تایبەتمان هەیە لەم شاری خۆمانە لەم وڵاتی کوردەواری خۆمانە چەندین خزمەتی بێوێنەی پێشکەش بە کتێبخانەی کوردی و بە خزمەت بە مرۆڤایەتی کردووە بابەتی هیممەت بەرزی واد لێ ئەکات چۆکدا نەدەی بۆ تەنگ و چەڵەبەکانی ڕۆژگار چونکە هەر ئەوەی کە من ئێستا قسە بۆ ئێوە ئەکەم لە خەیاڵاتی منە نەبووە ئێستا لە ڕانیە خۆشەویست بووم کە بڕیار بۆ ئێستا من لە پێنجوێن بم هەر ئەو پەروەردگاری قەدەری منی خستە ئێرە دڵنیا بن هیچ کارێکی بێ حکمت نییە بەو ڕۆحیەتەوە مامەڵە لەگەڵ کەیسەکانە بکە هیممەتێکی بەرز دەبێت چونکە دوجار هەموو ئەوانەشی کە دژایەتی تۆەکەن ڕێچکەی قەدەرێک ئەگرنە بەر کە خوای پەروەردگار بە تۆی دەست نیشان کردووە ئەبەم ڕۆحیەتەوە کە تۆ دڵنیایی هیچ کارێکت بێ حکمت نییە و لەسەر هەموو ناڕەحەتیەکان مەئجووری و پاداشتت هەیە ئەمە ورە و گڕوتینێک تەیاتێ هیممەتێکی بەرزت تەیاتێ ئەوە ئێستا ئێمە کەم جێخڵدانین زوو بڕیارەدەین زوو تااقەتمان نامێنێ زوو سۆکدادەین تااقەتمانی بەردەوامین لەسەر شتێک هی ئەوەیە کە نیەتەکەمان ئیرادەکەمان بۆ خوای پەروەردگار ساغ نەبووتەوە پێشینانی ئێمە زۆر تەبیعی بۆ بەلایەوە 20 ساڵ لە خزمەتی مامۆستایەکە چۆکی داداوە ئێستا 4 ساڵی کولێ بۆی تااقەتی نییە هەر جاری بە جۆرێکی بابڕێوە بۆ چونکە ئەوەی هیممەتە بەرزە کە بە پلان و پیلان ئیشی لەسەر کراوە بۆی گەنجەکانمان تااقەتیان بپڕوکێت و هیممەتیان نەمێنێت کە داینەمەی هەموو گۆڕانکاری کۆمەلگایەک بریتە لەو هیممەت بەرزەی کە لە ناخی مرۆڤەکانە هەیە ئەم هیممەتەش بەچی دروستە بێ بە گەورەبوونی ڕۆحت تەغزیەی بکەیت خواردنی ڕۆح بریتە لەوەی کە خاوەنی ئیمان و بیر و باوەڕێکی دامەزراوە بیت کە ئەم هیممەتە بەرزت باتێت خۆشەویستانم ئێمە خاوەنی خوای پەروەردگارین ئەو خالقەی کە ئەم بەیانەیە کە هاتین کۆمەڵە گفتوگۆمان کرد یەکێک لەو بابەتانە ترس و باس و خواسی وشکە ساڵی بوو ئەزانن خۆشەویستانم دارێک بەو کێوەوە خوای پەروەردگار ئەم دار لە شوێنی خۆیەتی وەستاوە ناجبڵێ بەڵام خوای پەروەردگار لە دەریای سووری لە دەریای ناوەڕاستەوە دەریاکەی بۆ ئەکا بە هەڵم تا بیکا بە هەور و دوجار بارانی بۆ ئەهێنێتە خزمەتی یان بە درێژایی هاوینەکە لە شوێنانێک و ئاو بۆ دەمارەکانی ئەنێرێ خوایەک ئەو فرامۆش نەکا قابل تۆ فرامۆشکە بابێ مە خاوەنی پەروەردگارێکین تەواوی کارەکانی لێوان لێون
تجین پڕن لە حکمت تۆی کردووە بە جێنشین ئەم سەرزەویی کردووە بە خزمەتکاری تۆ بۆی گرنگی بەهەشتی بۆ ڕازاندیتەوە دنیای فریشتەی بۆ تەرخان کردی کە دوعای خێرت بۆ بکەن حەمەلەی ئەڕش دوعای خێر بۆ تۆ ئەکەن بە دەستنوێژەوە خەوی تا بەیانی دوعای خێرت بۆ ئەکەن دوو فریشتە کیرامن کاتبین حافظین فریشتە هەیەت پارێزێ ئەم هەموو بۆ تۆم سەخەرە گوناح نییە لە ئاستی خۆت کەمەکەیتەوە گوناح نییە ئەسفەلە سافلین ئولائیکە کەلئەنعامی بەل هوم ئەضەل ئاخر ئەوەی کە کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ ئەفەرمێ ئینسان کاتێکە ڕۆحی باڵا ئەکا هیچ بابەتێکی دنیایی چۆکی پێدا نادا چ بە خۆشیەکان چ بە ناخۆشیەکان ئەوە ئینسان ئیتر لاواز ئەبێ ئیمانی کز و لاواز ئەبێ ئەچێتەوە قاوغە سادەکەی خۆی ئەو کاتە ئیتر ئەڵێ فڵانە کەس ئەوەی هەیە بۆ من نیمە بیر لە بەراورد دەکاتەوە کە ئەمە دڵی داغانەکە ناخی وێرانەکە چۆکی پێدادا بەردەوام نابێ لەسەر گەیاندنی پەیامەکان بەڵام ئەو کاتێک کە ئینسان ڕۆحی باڵاکە ئەبێتە کەسێکی پەیامدار ئەو کاتە تێئەگا کە ئەم لە قۆناغێ لە قۆناغەکان وەکو شانە و کارێکتەرێکە فترەیەکی زەمەنی لەم سەرزەویایە خوای پەروەردگار کاری پێێتی کارەکەی تەواو بێ گێڕێنێتەوە بەلای خۆی کە ئەزانە ئێرە مۆڵگەی بەهێزکردن و دەوڵەمەندکردنی باخ و بێستانەکانی بەهەشتەتی باکی نییە بێرە چی ئەگوزەرێ چی ڕوئەدا لە هەموو پنتەکانی ژیان سوود و کەڵک و قازانج وەرەگرێ چونکە ئەو ئەزانێ خاوەنی پەروەردگارێکە لەسەر کارەکانی چ بۆ خۆشی و چ ناخۆشی سەرڕا و بەڕا لەسەری مەئجورە ئیتر ئەبێتە خاوەنی هیممەتێکی بەرز لە هەر شوێنێکا بێ ئەینەما وەقع نەفع سوودبەخشە بێ بۆ خۆی بۆ کۆمەڵگاکەی بۆ دەوروبەری ئەبێتە شعلەیەکی وەهاج ئەبێتە چرایەکی پرشنگدار خەڵکان سوودی لێ ئەبینن خۆشەویستانم ئەم بابەتەی کە باسیەکەین بابەتی هیممەت بەرزی پەیوەندی ڕاستوخۆی بە خودی خۆتەوە هەیە هەروەکو چۆن ئەو جووچکەی کە هێلکەکە ئەشکێنێ بۆی بێتە دەرەوە خۆی ئەیشکێنێ چونکە من و تۆ بیشکێنین هێلکەکە خراپە بێت بەڵام کە خۆی ئەیشکێنێ خۆی یێتە دەرەوە ژیان بەرپا ئەبێت ئەبێ ئێمەش هەوڵی ئەوە بین إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم مادام ما بأنفسهم كواتا گۆڕانکاری ممکنە مستحیل نییە خوا ئەفەرمێ بەڵام گرنگە لە خودی خۆتەوە کاری لەسەر بکەی چرخەکە داگرسێنی چراکە هەڵکەی ئیتر وردە بۆ ئێمە دوای سورەتی فاتحە یەکەمین سورەتێک خوای پەروەردگار فەرمێ چی ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين کۆمەڵە صفاتیان هەیە ئەم با ئەمانەی کە ڕێگای هیدایەتیان گرتوۆتە بەر خۆیان ڕێگاکان ئەگەر نەبەر خۆی پەروەردگاریش دەواازەکانیان بۆ واڵاکە بۆیە خۆشەویستانم هیممەت بەرزی بابەتێکە لەمڕۆیە زۆر گرنگە ئیشی لەسەرکەی بە تایبەت ئەمڕۆ ئیش لەسەر ئەوە ئەکرێ سەرقاڵتکەن نەوپەرژێتە سەر خۆت و ئەوەندە بیر لەوە بکەیتەوە شتی جوانت بۆ ێرن بۆی بە پلی بەراوردکاری وات لێبێ بە بەراورد کە تۆ لەو ئاستەیانی لە شتە دنیاییەکانە دڵت داغان و وێران کرد بۆیە هیممەت بەرزان بڕۆ سەیریان کە لە جلوبەرگ لە شوێنی دانیشتن زۆرجار لەو پێگەی کە هەبوون سادە و ساکار بەڵام بە دەیەها و سەداها خزمەتیان کردووە ئیبن تەیمیە بە ڕەحمەت بە 18 ساڵ لە زیندانی تاکە کەسیا بووە 17 ساڵ ئیبن قەییم ئەچێتە خزمەتی لە سجنا دەرزەخوێنێ کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ 10 ساڵی ڕاوە سجنی ئینفرادی بووە بەڵام هیچ باکی نەبوو ئێمە خاوەنی ئینسان کە خاوەنی ئەو دڵە بوو لە هەر شوێنێکا بوو بەهەشتەکەی لەگەڵ خۆیایەتی ئەو بەهەشتەی هێناوەتە ناو ناخیەوە ئیتر دەوروبەر ئەوەی کە بە دەوریایەتی چۆنە چییە بە چ شێوازێک ئەم باکی نییە ئەم پەیامێکی گەورەتر لە خولیا و ئاریشایەتی ئیش بۆ پەیامە گەورەکە ئەکا بەوەی کە لەگەڵ گەردوونە ئاش دەبێتەوە خوای پەروەردگار ئەم جۆرە کەسانە ئەگەیەنێتە ئاستێک ئەوەندە پیرۆزن لە لای
ئەوەندە گرنگن بۆی ئەوەندە گەورەن ئەسڵەن لە ئەگەنە ئاستێک هەرگیز وەرگیز دوعا ناکەن بەڵکو دوعاکەیان نازە بەسەر خوایە لەو ئەقسەمە عەلە الله لەئەبەڕە سوێن بخوا ئەبێ خوایە ئەوەم بۆ بکەی خوای پەروەردگار دەم و دەست بۆی ئەنجامەدا ئەمەندە هیممەتی بەرزە ئەنا عند ظن عەبدی بی بۆیە هیممەتتان بەرز بێ ورەتان بەرز بێ ئەمڕۆ هەموو ئەو بابەتانەی کە پیشانمانە درێ بابەتی ساردبوونەوەیە بەڵام نە تۆی گەنجی پەیامدار خاوەنی ئیمانێکی ئەو ئیمانە لە هەر دڵ و دەروونێکە گەشەی سەند دەموچاوی جەستەی هەڵس و کەوتی تەنانەت خەوتنەکانیشی بە عیبادەت بۆیە ژمارەکرێ ئینسانی ئیماندار پەیامدارە بۆیە خوای پەروەردگار بۆ هەموو ئەوانەی کە حتا ئەشخەون فریشتە تەرخانەکە دوعای خێریان بکەن تا بەیانی چونکە ئەزانێ چۆن ئەخەوێ ئەزانێ چۆن هەڵەسێ لە خەو حتا ئەزانێ چۆنیش ئەخەوێ چۆن ئەخوات هەموو کارەکانی ئەبێتە عیبادەت بۆیە تکاتان لێکەم ئێمە ومانن کە ئێستا لە سەروبەندی ئەم نۆمینەی حاجیانەیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەم فترەیە ئەم ماوەیە هەر کەسێک عەمەلی صالح ئەنجامدا لە هەموو تەواوی ساڵەکەیە خێری زیاترە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی عەمەلی صالح هەر نوێژ و ڕۆژوو نییە دەموچاوێکی جوان کارێکی باش خزمەتێک بەدەمەوە هاتنێک سەردانێک بەسەرکردنەوەیەک باری سەرشانی کەسێک سوگەکەی هەموو ئەمانە ئەعمالی صالحن بە چەندین خات بۆ دەژمارەکرێ بۆیە ئەم هەلە بخۆزنەوە هیممەتتان بەرز بێت باخی ئەولاتان ئاوەدان کەنەوە ئەو باخەی ئەولا وەکو لە شەوی ئیسرا و میعراجە باوکی پێغەمبەران حەزرەتی ئیبراهیم عەلەیه السەلام بە پێغەمبەری ئازیزمانە فەرمێ ڕۆڵەی شیرینم خاکی ئەولا زۆر پیرۆزە ئاوەدانکردنەوەی چاندنی نەمامەکانی بە ذکر و تەسبیحاتی ئەم دنیایەتە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر هەموو ئەمە کەس دەمت ذکر و پاراوە بە ذکر و یادی خوا ئەمە بۆ چییە؟ بۆ ئێرەیە ئەلا بذکر الله تطمئن القلوب کە دڵیشت ئارام بوو ئەو کاتە خاوەنی هیممەتێکی بەرز دەبی پەلە ناکەی لە بڕیارەکانتە حەکیمە بی لە قسەکانتە تێگەشتووە بی لە هەنگاوەکانتە ئەزانی دۆستانی ڕێکێن هەنگاویان بۆ ئەنەی ئەیان دۆزیتەوە وەخوای پەروەردگاریش کارە جوانەکانت بۆ ئاسانەکە ڕێگاکانت بۆ واڵائەکە دەروازەکانت بۆ بازەکات ئەو کاتە هەنگاوی جوانەنەی حتا ئەو قەرینەش کە لەگەڵتایە وای لێەکەی ئەویش شتی جوانترت بۆ بێنێتە ژیانتەوە بەرەو هەنگاوی باشتر هەنگاو بنیت یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی و بۆ خاتری ئیسمی ئەعزەمی بمان کاتە خاوەنی دڵ و دەروونێک خاوەنی هیممەتێک کە هەرگیزا وەرگیز باکمان نەبێ بە تەنگ و چەڵەبەکانی ڕۆژگار وەوای خوای پەروەردگار وامان لێ بکات کە لە ناڕەحەتیەکان بیان کەینە وێزگەیەک بۆ گەورەبوونمان بۆ دەستخستنی ئەجر و پاداشتی قیامەت چونکە تۆ لە دنیاە ئەژی دنیاش پڕێتی لە ناڕەحەتی بەڵام ئەو ناڕەحەتیانە بۆ تۆ مای گەورەبوونتن ئەو ناڕەحەتیانە تۆ دروستەکەن ئەو ناڕەحەتیانە بەرەو تەمکین و دامەزراوی تەبن ئەو ناڕەحەتیانە دەتگەێنە چڵەپۆپەی بەهێزی حەدی ئەقەل ئەدکەنە کەسێک کە خۆشەویستی خوای پەروەردگاری چونکە خوای پەروەردگار بەندەکانی خۆی کە خۆشەوێ تاقییان نەکاتەوە بۆ ئەوەی کە مەقاماتی گەورەیان باتێ لە فردەوسی ئالایە هەموو لایەکتان سەربەرز و سەفرازی سارای مەحشەر بن هەموو لایەکتان خوای پەروەردگار دڵ و دەروونتان پڕکە لە ئاوەدانی و لە هیممەت بەرزی سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله